بە مەبەستی لە نزیکەوە ئاگاداربوون لە دۆخی ئەو زیندانیکراوانەی کە سزای لە سێدارەدانیان بەسەر سپێنراوە. سەرۆکی دەستەی سربەخۆی مافی مرۆڤی هەرێم سەردانی چاکسازی گەورانی هەولێری کرد، بەڵام ڕێگەی پێنەدرا بچێتە ژوورەوە لە کاتێکدا پێشتر هەمانجی بۆ ئەو کارە کردووە. ئەوڕۆ کە هاتیم بەداخەوە هەر لە بیدایەت عەرقەلە کرا بۆ ئەوەی ئێمە بچینە ژوورێ، دوای ئەوە تیلیفۆن دەکەین، تیلیفۆنمان وەڵام نادەنەوە، دواش لەگەڵ پاسەوانەکان ئەوان طبعاً هیچ گوناحیان نییە، تەنها جێبەجێ ئەوامری بەڕێوبەرەکە دەکەنەوە کە گوتیان نابی ئەنگۆ بچنە ژۆرێ چونکە تەنسیقتان نەکردیە. ئێمە وەچی دەستا یەکەم شت ئەرکە لەسەرما بە پێ یاسای دەستەی ژمارە 4 ساڵی 2010 کە متابعەی چاکسازیەکان بکەین و هەرچێ کەیسێکە کە عیلاقەی بە یاسا هەیە راپۆرتمان هەبی بە تێر و تەسەلی ڕای دەستە تەوزیح بکەین وا بگەینینە لایەنی پەیوەندیدار بۆ خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستان. چەند خولەکێک پاش ئەم ڕێگریە ڕێخەری ڕاستپاردا نێودەوڵەتیەکانی حکوومەتی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بانگەشەی ئەوەی کرد کە دەستگاکانی حکوومەتی هەرێم کار ئاسانیان کردووە بۆ ئەوەی نێردەی وڵاتان و ڕێکخراوانی مافی مرۆڤ بتوانن سەردانی چاکسازیەکان بکەن. ئێمە حکوومەت هەرێم استراتیجی زۆر و ناشکرایە کراوەیە ئەم دەرگانە دەرگەی ئەم گرتوخانانە بەڕۆی لایەنە نێودەوڵەتیەکان، بەڵام کامەلانی نێودەوڵەتی ئەو لایەنە کە باوەڕپێکراوە و پێویستە بە پێپنەمای نێودەوڵەتی سەردەری لەگەل بکران، نەک بە دەیان و هزاران ڕێکخراو کە ئەوە شتێکی دەتوانین بڵێم لە ئەو چارچێوەی دەولیدا ئێمە ئەزانین خاچی سووری نێودەوڵەتی ئەو لایەنە کە سەردانی بەردەوامی هەردەبێ هەبێت، یونامی کۆنسڵگەریەکان و هەندە ئەورگانە نێودەوڵەتیانە کە UN لە پشتی ئەورگانەنە. بڕیاردەری لێژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان باز لە دۆخی زیندانیان دەکات و دەڵێت دۆخی چاکسازیەکان بە هیچ شێوەیەک لەگەڵ پێوەرەکانی مافی مرۆڤ یەک ناگرێتەوە لەوەی کە زیندانەکان زۆر قەرەباڵغن و کەم و کوڕی زۆری تێدایە. ئێمە وەک لیژنە بە بەردەوامی لەسەر خەتین و ئەمڕۆ لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانە قسەم کردو و ئێمە یادداشتێکمان لە وەرزی یاسادانانی پێشووە ئاراستەی سەرۆکایەتی کردووە کە داوای لێبوردنمان کردووە، ئەیش بە نووسراوێک ئاراستەی سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی دادوەری کردو کە تا ئێستا بەداخەوە وەڵام نەدراوەتەوە. من ئەمڕۆ ئێستا خەریکی ئامادەکردن و دیسانەوە دووبارە پێشکەشکردنی پرۆژە یاسایەکم لەسەر لێبوردنی گشتی چاکسازیەکان لۆ و قەرەباڵێکی زۆری لەسەرە، بۆیە ئەگەر بۆ نمونە لەم سەروبەندەدا لێبوردنی گشتیش دەرنەکرێت مەفروزە داواکاری گشتی و ئەنجومەنی دادوەری ئەو مافە یاساییە بۆ گشت زادراوان کە ئازادبوونی بەمەرجە جێبەجێ بکرێت. لە هەرێمی کوردستان تا ئێستا داتایەکی دروست سەبارەت بە ژمارەی بەندکراوان لە چاکسازیەکانی گەوران و نەوجەوانان و ئافرەتان نییە، بەڵام بەپێی ئامارە نافەرمیەکان بەگشتی ژمارە زیندانیکراوان لە هەرێمی کوردستان بە ڕاگیراوانەوە زیاتر لە 6,000 کەسە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.